نەشتەرگەری ئابووری ئاگر و ڕق و تووڕەی خەڵک بڵێسەدارتر دەکات. ڕئیسی سەرۆککۆماری ڕژیمی ئیسلامی سیاسەتی ئابووری خۆی لە بابەت لابردنی ئەرزی تەرجیحی و کەمکردنەوە یان لابردنی یارانەکانی با نەشتەرگەری ئابووری ناو لێبردووە. لە هەلومەرجێکدا کە ڕژیمی ئیسلامی ئێران لەگەڵ گەلێک قەیرانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و ناوچەیی و جیهانی بەرەوڕوە و ڕێگا چارەی حکوومەت سەرکوتی بەربڵاوی ناڕزایەتیەکانی خەڵک لەلایەک و نەشتەرگەری ئابووری ئەویش بە تیغێکی ژەنگاوی بەدەستی بەرپرسانێکی دز و گەندەڵ و نالایەق لەلایەکی ترەوە بێگومان دەبێتە هۆی مەرگی نەخۆشەکە هەر لە ژووری نەشتەرگەریەکەیدا. تێچووی نەشتەرگەری ئابووری حکوومەتی ئیسلامی دەسەڵاتداران و سپا و دام و دەستگای مەسهەبی و بەیتی خامنەئی پەرداختی ناکەن، بەڵکو گوشارەکەی دەکەوێتە سەرشانی خەڵکی هەژار و بێبەش کە جگە لە برسێتی، گرانی، بێکاری، بێخانەولانەیی، گرانی و کەمبوونی دەوا و دەرمان و خزمەتگوزاری پزیشکی، بەدخۆراکی و سەرکوتی هەرچی زیاتر هیچ واتایەکی تری نییە. ئەو ڕژیمەی کە ئیدعای دەکرد نمونەی حکوومەتە ئیسلامیەکەی خۆی هەناردەی جیهان دەکات، ئێستای تر تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پەیداویستیەکانی سەرسفرەی خەڵکی لەوانە نان، ڕۆن، هێلکە، پەنیر، شیر و ماکارۆنی نییە و نرخی موادی خۆراکی 100% بەرزتر دەبێتەوە. تووڕەیی و ناڕزایەتیەکانی خەڵک هەر ساڵە و تادێت پتر پەرەدەستێنێ و ژۆغرافیایەکی بەرینتر لەخۆ دەگرێت. کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان، ژنان، دانشجویان، جوتیاران، خەڵکی کوردستان و کەمینە نەتەوەییەکانی تر، بەهایی و دەروێشەکان، زیندانیانی سیاسی و بنەماڵەی داغداری ئێعدامکراوانی سیاسی، ڕۆژنامەوانان و نووسەران، هونەرمەندان و وەرزشکاران، دەستفرۆشان و بێکاران و بەگشتی کەمتەرچین و توێژێکی کۆمەڵایەتی هەیەکە دژایەتی و ناڕزایەتی خۆیان دژ بە کۆماری ئیسلامی و ئاخوند و دام و دەستگا نظامی و ئەمنیەتیەکان و لە سەرووی هەمویانەوە خامنەئی و سپای پاسداران نیشان نەدابێت. بۆ ماوەیەکی دوور و درێژ وەڵامی حکوومەت بریتی بوو لە حاشاکردن و شاردنەوەی تووڕەیی و ناڕزایەتیەکانی خەڵک، گرێدانی دەنگە ناڕازیەکان بە دژبەران و وڵاتە دەرەکیەکان، هێنانە مەیدانی حیزبوڵڵا و بەسیج و لات و چەقۆکێشەکان لە دژی جەماوەری ناڕازی و وەڕێخستنی شانۆگەری ڕێپێوانە حکومیەکان بۆ دیفاع لە ڕژیمی ئیسلامی و هێتر، بە پەرەسەندنی ناڕزایەتیەکان و ڕادیکاڵتر بوونەوەی دروشم و داواکاریەکان لە دەنگی من کواوە گەیشتە مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و دروشمی دژ بە خامنەیی دەنگی دایەوە. حکوومەتی ئیسلامی کە بەشێکی زۆر لە داهاتی نەوتی بۆ سەرکوت لە ناوخۆی وڵات و تێرۆریزم لە دەرەوە، بۆ بە قاچاغبردن و دەوڵەمەندکردنی دام و دەستگا و ناوەندە مەسهەبیەکان، بۆ دزین و تاڵانکردنی سامانی گشتی لەلایەن سپای پاسداران و ئاخوندەکانەوە تەرخان کردووە، بە قوڵتر بوونەوەی قەیرانی ئابووری قسە لە پێویستی نەشتەرگەریەکی ئابووری دەکەن کە ئاکامەکەی بە گران بەسەر کۆمەڵانی خەڵکدا دەشکێتەوە. بێگومان سیستمی سیاسی و حقوقی ئێران پتر لە هەر کاتێکی تر پێویستی بە نەشتەرگەری سیاسی ڕیشەیی هەیە. 40 ساڵ دەسەڵاتی ئیسلامی دەری خست کە ئەم سیستمە سەرچاوە و هۆکاری سەرەکی فەقر و سەرکوت، گەندەڵی و ڕیاکاری، پەرەسەندنی جەهل و خورافە، ئێعتیاد، خەمۆکی و خەسارە کۆمەڵایەتیەکانە. ئابووری سەرمایەدارانی ئێران هیچ ئاسۆیەکی ڕوونی بۆ دەربازبوون لەم قەیرانە لە بەردەمدانیە. خەباتی یەکگرتوانە و بەربڵاوی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی بێبەش دەتوانێت هەلومەرجێکی باشتر بۆ کار و ژیان بەسەر ڕژیم و چینی سەرمایەداری ئێراندا بسەپێنێت. بەڵام دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی کە دەستیان بەسەر هەموو سەروەت و سامانی ئەم کۆمەلگایەدا گرتووە، تا کاتێک کە نەکەونە ژێر زەخت و گوشاری خەباتێکی یەکگرتوانە و سەراسەری کرێکاران، هیچ ئاڵ و گۆڕ و باشتر بوونێک لە ژیانی کرێکاران و بنەماڵەکانیاندا پێک ناهێنن. ئەو سامانە زۆر و زەوەندەی کە لە دەستی بەرپرسانی کۆماری ئیسلامی و سەرمایەدارانی تردا کەڵەکە بووە، لە ئەگەری نەبوونی بزوتنەوەیەکی بەهێزی کرێکاریدا لە پێناو هێشتنەوە و بەهێزکردنی دام و دەستگای سەرکوت و بزوتنەوەی کۆنەپەرستەکانی ناوچەکەدا بەکاردەهێنرێت.
پێویستە لە ڕێگەی یەکگرتووکردن و بەربڵاوترکردنی خەبات و ناڕزایەتیەکانی ئێستاوە نەتەنیا بەر بە لەسەر کاردەرکردن و بێکارسازیەکان و هەروەها گۆدواکەوتنی دانی هەقدەستی کرێکاران بژیردرێت، بەڵکو زیادکردنی هەقدەستەکان هاوتەریب لەگەڵ گرانی و دانی بیمەی تەواوەتیش بەسەر ڕژیم و سەرمایەداراندا بسەپێندرێت.